الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، مەفهومێک هەیە لە خزمەتانە ڕێکی کەمەوە، ئەویش ئەوەیە هەر یەکێک لە ئێمە وا تێگەیشتوون بەرەکەتی خوا تەنها لە ماڵ و سەرۆت و سامانایە. بەرەکەتی خوا واتە دەستی معنەوی خوا جەلە جەلالوه لە کاروبارەکان تا بەبێ ئەوەی خۆت دەرکی پێ بکەی لە ڕزقا بەرەکەتی خوا ئەو شتە کەمەی کە هەتە بەشت ئەکا. بەرەکەتی خوا تەنها لە ڕزقان نییە، بەرەکەتی خوا لە مناڵە، ئیطاعەی مناڵە بۆ دایک و باوک و ڕێزگرتنی مناڵ بۆ دایک و باوک و بەدەمەوە چوونیان ئەکاتە بەرەکەتی خوا. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فێرمانەکە ئەگەر ماڵێکی تازە دروست بوو دوعایان بۆ بکەین خوای گەورە بەرەکەت لە نێوانیانە دروستکە. سنة وهاي إنسان بيان بلا بارك الله لكما وبارك عليكما وجمع بينكما في خير. منالك لدايك أبي سنة وهاي إنسان بلا بارك الله في مولودكم، بورك مولودكم. هري شكل معنا دليل لسر أويك بركتي خوا جل جلاله تنها لمالا نية، تنها لسروة سامان باران نية، بلكو بركتي خوا جل جلاله لهموك هيا كان يجيانا هيا. جاری وا هەیە خوای گەورە بەرەکەتت ئەداتێ لطفە لەگەڵا ئەکا لە خوێندن تا زۆر سەرکەوتی. جاری وا هەیە بە سعیەکی کەم دەرەجەیەکی بەرزەهێنی، ئەوانە هەمووی بەرەکەتی خوان جەلە جەلالوه. جاری وا هەیە ماندووبوونێکی زۆر هەستەکەی بەرەکەت نابینی، سیارەکەت بێ بەرەکەتە، جاری وا هەیە دوکانەکەت بێ بەرەکەتە، ماڵەکەت بێ بەرەکەتە. بەرەکەت هەموو کایەکانی ژیانی ئینسان ئەگرێتەوە، حتا لە عیباداتە بەرەکەت هەیە. جاری وا هەیە خوای گەورە تەوفیقت ئەدا لە زەمانێکی کەمە چەند ختمی قورئانی پیرۆزەکەی، ئەوە بریتێ لە بەرەکەت. بۆیە هەندێک لە زانایانی گەورە پێش ئێمە توانیویانە خوا بەرەکەتی داونەتێ لە شەو ڕۆژێکە ختمێکی قورئان بکەن، شەو ڕۆژێکە ختمێکی قورئان. هەندێک کەس ئەڵێن چۆن ئەکرێ ختمێکی قورئان بکرێ؟ دیارە فەرمایشتێکی پێغەمبەریان هەیە صلی الله عليه و آله وسلم، قورئانێک حق و مافی خۆی بدرێتێ لە 3 ڕۆژە ختمەکرێ. ئیمامی نەووی ئەفەرمێەوە بۆ کەسێکە کە تواناکەی مەحدود بێ، عامەتی خەڵکی ئەتوانن لە 3 ڕۆژە ختمی قورئان بکەن، بەڵام ئەوانەی کە بەهێز و توانان ئەتوانن ختمێک و دوانیش بکەن لە شەو ڕۆژێکە. ئێمە ئەزانین 24 ساعت کاتژمێرمان هەیە لە بەردەسە، 24 لیرەی خوا بۆ هەریکێک لە ئێمە هەیە. ئەگەر جزئێکی کاملی قورئان تۆ بە نیو ساعت بخوێنی 15 کاتژمێر ئەتوانی بە ئاسانی ختمێکی قورئان بکەیت. ئەو کاتە 9 ساعتت بۆ ئەمێنێتەوە بۆ خەوت و بۆ خواردن و بۆ ئیسراحەت و بۆ تاعەتەکانی ترێ. بۆیە ئەکرێ ئینسانی ئیماندار بەرەکەت دەستگیر کە. زانای وا هەیە لە حیاتی خۆیان 50 ساڵێک عمری هەبوو، بەڵام ئەوەنە بەرەکەتدار بوو هەتا ئێستا ئێمە ناوی ئەهێنین. حیساب ئەکرێ ڕۆژانە لەو ڕۆژەی لەدایک بووە تا ئەو ڕۆژەی کە مردووە ڕۆژانە 90 لاپەڕەی نووسیوە. ئەمە بەرەکەتی خوایە. ماسە سعیدی نورسیە فەرمەیەکێک لە نامیلکەکان، من وتم و قوتابیەکان نووسیان لە ماوەی 3 چارەکێکە تەواو بوو، بەینەما ئەگەر بە وردی بۆی دابنیشی و بیخوێنیتەوە لە شەو ڕۆژەکە اینجا بۆ تەواو ئەبێ. ئەم بەرەکەتە دەسە معنەویی خوا جەلە جەلالوه زۆر گرنگە بزانین بە چی دەستگیرمان ئەبێ. دیارە زۆر ڕێگا هەیە بۆ دەستگیربوونی بەرەکەت. لەکوێ بێ بەرەکەتیت بە خۆتەوە بینی هەوڵ بدە ئەم چەند خاڵەی بۆت باسەکەم جێبەجێیان کە ڕەب العالەمین بەرەکەت بەسەرتا دائەبارێن. یەکەم دانە حەمدی خوا زۆر بکە، هەمیشە وشەی ئەلحەمدولله لەسەر زمانە بێ. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، تۆ شکرانە بژێری خواک. واللهی ئەوە پەرداخێک ئاو ئەنەی بەسەرتەوە ئەی خۆیتەوە تەسەور کە لەوە ئەچێت چەندین کەسە بێت تەمەناکە بتوانێت ئەو بخوات و ناتوان. ئەو نیعمەتەی نییە. بۆیە ئەگەر هەر یەکێک لە ئێمە لە بینی خۆمان ئەگەر چەند جارێ پیاوەتی لەگەڵ کەسێکا بکەین کەسەکە سوپاسمان نەکە، هیچ نەڵێ، هیچ قسە نەکە، ئەڵێن بەخوا بێوەفا و بێکەڵ کە ئەدەب فێر نەبووە، بەخوای تر هیچی نادەینێ.
دەیوەرە ڕەب العالەمین ئەم هەموو نیعمە جوانە بەسەر تۆیەدا ئەبارێنێ ئەی تۆ چۆن سوپاسێکیکەی بەدڵ بە زمان مەڵێ ئەلحەمدوللا لە خەوەڵەسی ئەلحەمدوللا جلێ لە بەرەکەی ئەلحەمدوللا نانەخۆی ئەلحەمدوللا نە دڵ بەدڵ هاوار کە ئەلحەمدوللا سوپاسی ڕەب العالەمین کە شوکری کە ئەمە یەکێکە لە ئەسبابە زۆر بەهێزەکان کە بەرەکەتی خوا بە سەریعی بۆ تۆ ڕائەکێشی هەموو نعمەتانی کە هەتا ئەزانی بەرەکەتی تیانێ بڕۆ ئەلحەمدوللای بەسەرا بخوێنە سیارەکەت بێ بەرەکەتە هەموو ڕۆژێ لەسەر فیتەرە بڕۆ لە ناویە تێر سوپاسی خوا کە چەند کەس هەیە چاوەڕێوە کە پاسکیلێکی شێبێنیەتی حەمدی خوا کە بە دڵ هاوار کە بە دڵ یا ڕەبی خۆی سوپاس بۆ تۆ لەسەر ئەم نعمەتە مناڵەکەت لاڕێیی کرد سوپاسی خوا کە لەسەر مناڵەکەت چەند کەس هەیە چاوەڕێی مناڵێکی لاڕێشەوە دەستی ناکەوێت بینیت دراوسەکەت خراپەی لەگەڵا کردی سوپاسی خوا کە لەسەر دراوسێ خراپەکەت ئەمە تاقیکردنەوەی خوایە بۆ تۆ هەمیشە حەمدی خوا دەرگا داخراوەکانە لێ ئەکات کەم ڕزق سواری دوکانەکەت ڕزقیتیانێ دانیشە تێر ئەلحەمدوللای تیا بکە چەند کەس هەیە تەمەناکە ئیشێکی دەست کرد لەسەر هەموو شتێ حەمدی خوا یەکێک لە دەرگا زۆر چاکەکان بۆ کردنەوەی بەرەکەتی خوا بەسەر تۆ بریتێ لە حەمدی خوا دووهەم دەرگا بریتێ لە ئیستیغفار چەند ئینسان ئەستەغفیرڵڵای زۆر کرد چەند زیاتر داوای لێبوردن لە خوا کە ئەوەنە زیاتر دەرگاکان بەسەریا واڵا ئەبن ئەکرێنەوە دەرگاکانی ڕەحمەتی خوا بەسەر تا ئەکرێنەوە سوپاسی خوا جەل جەلالوه لەگەڵ ئیستیغفارە زۆر گەورن ئەم دوانە پێکەوە ئەگەر ئینسان بتوانێت زمانی ڕابێنێت بەردەوام لە ڕۆژەکە ئێمە ئەزانی چەند گوناه بە دڵمانەتی ئەپەڕێ چەند جار پێویستمان بەوەی داوای لێ خۆشبوون لە خوا بکەین لەوە چێ و نیعمەتە خوایان پێی داوم وەکو خۆی بەکارم نێنەوە پێویستی بە ئیستیغفار هەیە لەکوێ هەستت کرد خەلەلێک لە بێبەرەکەتی ژیانتا هەیە پەنا بەرەبەر ئەستەغفیرڵڵا زانانی کۆن هەندێک جار عیبارەتیان لێ عاسیە بێت طبعا شتێک هەیە لە بینی زانایانە هیچ عالمێک نییە کتێبێ بنووسێ ئیللا بێ هەڵە و پەڵە نییە کتێبی ئومی ئیمامی شافعی 100 جار ئیمامی شافعی پێیان ڕۆشتەوە ورد بزانێ غەڵەتی تیان نەکردو دوای هەر غەڵەتی تیان دۆزیەوە فەرمووی ئەبە الله وەیوتیمە کتابا ئیلا کتابەهو بەخوا خوا ئیبای کردووە هیچ کتابێک کامل نیە ئیلا قورئان نەبێ وازی لێ هێنا هەموو کەسێک کە قسە ئەکا دواتر پەشیمانە بێتەوە بڕواکەن هەرچی زانایان هەیە زەلەیەکیان هەیە ئیلا لە شوێنەکە قاچی هەڵخریسکاوە بۆیە ئەفەرمێ کاتێک هەندێک جار دەرسیان ئەوتەوە شتێکیان لێ عاسی ئەبوو ڕێک دەستیان لە دەرسەکە هەڵەگرت دەستیانە کرد بە ئەستەغفیرڵڵا 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 هەتا خوا دەروی لێکردنەوە شتەکەیان ئەزانی بۆیە لەکوێ ئەرقەلەیەک هاتە ڕێگەت تەسبیحەکەت بگرە بە دەستەوە ئەستەغفیرڵڵا بکە سێهەم دانە چاکەکاری لەگەڵ دایک و باوکە زۆر گەورەیە ئێمە وا تەسەور نەکەین دەرگای بەرەکەتی خوا لەسەر زەویە بریتێ لە دایک و باوکت بڕۆ چاکەیان لەگەڵاکە ئلزەم ڕجلەیهما لە پەنای قاچیانە دەست بگرە بە قاچیانەوە ئەوەی کە دایک و باوکی نەماوە ئەتوانێت چاکەکاری هەر لەگەڵ دایک و باوکیە بەردەوام بکە کێ ئێوێ لە فەرمایشتێکە فەرمێ پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم کێ ئێوە سەردانی باوکی بکە کە باوکی لە ناو گۆڕەکایە با بچێ ڕەفیقێکی باوکی بەسەر کات تەسەور کەن ئیمامی ڕافعی هەندێک نمونەمان بۆ ئێهێنێتەوە ئەڵێ کەسێک هەبوو هەموو جارێ ئەمبینی ساڵان چەندین قاتی بۆ نەفەرێکی تر ئەکرد جلوبەرگی بۆ ئێهێنا ئەڵێ زۆر سەری بووە هیچ قەرابەتێ لە بینیان نەبوو مامۆستا و قوتابی نەبوون هیچ شتێکم لە بینە یەکیان عومری گەورە یەکیان عومری بچوو ئەڵێ پرسیارم لە گەنجەکە کرد ئەمە بۆ ئەکەی تی ئەمە هاوڵی باوکمە هەر جارێ ئەمە بیری باوکمەکەم ئەچم جلێ بۆ ئەم هاوڵی باوکمەکە ئەمە دەرگای بەرەکەتی خۆیە لە سەر زەویە بەخوا سێبەری دایک و باوکت هەتا لەم سەر زەویە هەبێ تۆ لە خەیرایی بەخوا کە سێبەرەکە نەما زۆر دەرگای شەڕ لێ ئەکرێت بۆیە دەستی لەرزۆکی دایک و باوک کە بەرزە بێتەوە ناگەڕێت بۆیە عەزیزانم هەر هەمومان پێکەوە دایکمان باوک فرسەتی خۆیە لەسەر زەویە فرسەتی خۆیە هەتا ئێمە لەسەر زەویین لە یادیان نەکەین خوا عیبە نییە ئینسانی موسڵمان گۆڕی دایک و باوکی لە یاد کردبێ نەچێت سەردانیان کرد سەیرە بەلامەوە وەفا ئەوەندە بچووک بێ لە ژیانە قەتیز بکرێ ئەی دوای مردن کورە ئێمە لە ئاخیرەتە شەفاعەت بۆ یەکترەکەین کورە لە بەهەشتا هاوسێ یەکترین بۆیە ئینسانی ئیماندار
دەرگای بەرەکەتی خوا لە قاچەکانی دایک و باوکی قەت فەرامۆژ ناکە. چوارەم نوێژی بەیانی، نەخەوتنەوە دوای نوێژی بەیانی. بەخوا عەزیزانم بێبەرەکەتی لە حەیەت و ژیانی ئێمە بریتێ لەو خەوە پیسەی کە دوای نوێژی بەیانی ئەیکەین. دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەستا نوێژی بەیانی جێبەجێ کرد بە جەماعەت ئیسراحەت دوای خەوتەوە. هەڵیسان فەرمووی هەستە یا عایشە، ڕزقی خوا تەوزیع ئەکرێ، خۆت بێ بەش مەکە لە ڕزقی خوا. بەرەکەتی خوا لەسەر زەویە تەوزیع ئەکرێ، بەرە بەیان زوو. ئەی دوکانداری بەڕێستانی وەڕۆ مەخەوە، وەڵڵی ئینسان بەزەیەتەوە بازاڕی هەڵەبجێ، تا درەنگانێ بازار ناکرێتەوە، بەیانیان زوو بچۆ دوکانەکەت کەرەوە با هیچ نەفرۆشی. بەرەکەتی خوا دەستگیر کە لەو کاتە. زۆر گرنگە ئینسان نوێژی بەیانی تۆکمە کردبێت دوای نوێژی بەیانی نەخەوت بێت. ئەی قوڕ بەسەر کەسێ نوێژی بەیانیش ناکە، هەبێت چه بەرەکەتێکی دەستکەوێت لە ژیانە، کامە بەرەکەتی بێ. کۆتا خاڵ بۆ بەرەکەت بریتێ لە سەدەقە، خێر و خێراتکردن، وەلەو کەمیش بێ، وەلەو بشقی تەمرە لە تەخورمایەکیش بێ. ببەخشە دەرگاکانی بەرەکەتی خوا بەسەر خۆتا بکەرەوە. بیلالی حەبەشی فەقیر بوو، زۆر فەقیر بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕۆژێک ڕووی تێ کرد، هەستی کرد ئەترسێ لەوەی ببەخشێ. فەرمووی ئەنفق یا بیلال، ببەخشە ئەی بیلال، ولا تخشى من ذي العرش إقلالا، نترسي خاوني عرج لێت کەم کاتەوە، لێو کەم ناکاتەوە، ببەخشە. بەخشندەیش دەرگایەکی زۆر گەورەیە بۆ بەرەکەتی خوا جل جلاله. الحمد لله، سپاس و ستایشی خوا. ئەستەغفر الله، داوای لێبوردن لە خوا. چاکەکاری لەگەڵ دایک و باوکە، نوێژی بەیانی و نەخەوتنەوە، لەگەڵ سەدەقە و خێر و خێراتە دەرگاکانی بەرەکەت بەسەر هەموو بوارەکانی ژیانی ئێمە ئەکەنەوە. خوای گیان لە گوناهی من و پەروەردگارە ئەم جەمعە ببوورە یا رب العالمین. خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کرد. خوای لە گوناهی چاومان ببوورە، خوای لە گوناهی زمانمان ببوورە، خوای لە گوناهی گوێکانمان ببوورە، خوای لە گوناهی دەست و قاسمان ببوورە، خوای گوناهی خەتەرەی کردو بە دڵمانە لێمان ببوورە، لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمت، گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەوین، خوای عەفومان کە. یا ربی خوای داوا لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، بمان گێڕە لەو عەبدانەی لە مانگی ڕەمەزانە عتقیان ئەکەی لە ئاگری یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە ئێمە هەموومان فەقیری بەردەرگانەی تۆن یا ئیلاهی، تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار. پەروەردگارە هانامان بە تۆ هێناوە، هانامان بە ڕەحمەتی تۆ هێناوە، دەرگاکانی بەرەکەت بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە ئەومان گرفتێکی بۆی چارەسەرکە، ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە، ئەو لاوانەمان کە بێحاڵ و ماڵن پەروەردگارە ماڵداریان کە. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمت، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووککە. پەروەردگارە ئەولادەکانمان ساڵح و پڕبەرەکەت کە. یا ربی خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، خوای ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە. تو گەورەی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا رب العالمین. خوای محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین، خوای محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای زەلیلی سەرجێگەمان مەکە، زەلیلی دەستی ئینسانەکانمان مەکە، محتاجی دەستی نامەردمان مەکە، زەلیلی دەستی زاڵمانمان مەکە. یا ربی خوای زەلیلی نەخۆشیەکانمان مەکە، یا ربی خوای زەلیلی بەردەست گوناهەکانمان مەکە. یا ربی خوای داوا لێ ئەکەین بەڕەحم و کەڕم و گەورەی خۆت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. خوای لەگەڵ ئەوە حەشرمان کە، بە ئومەتی ئەو قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە کۆمان کەرەوە. یا ربی خوای بە خزمەتی ئەومان بگەێنە یا رب العالمین، بمان گێڕە لەو عەبدانەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم شانازیان پێوە ئەکا. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لێمان ڕازی بە، خوای لێمان ڕازی بە، خوای ئەم تاعەت و عیبادەتە کرچ و کاڵانەمان لێ قبوڵ کە. یا ربی خوای داوا لێ ئەکەین نوێژەکانمان لێ قبوڵ کە، تەڕاویحەکانمان لێ قبوڵ کە، ختمەکانی قورئانمان لێ قبوڵ کە، ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە، خوای ڕۆژەکانمان وەرگرە. پەروەردگارە داوا لێ ئەکەین
دانشتنمان لە دەرسەکانە لێ قبول کە گوێگرتنمان لە وتار و قسەیەکی خێر لێ قبول کە یا ڕەبی خوایان دڵمان وابەستەی خۆت کە یا ئەکرەم الئەکرەمین غەم و پەژارەی دڵمان مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی ڕەحم بە موسڵمانانی جیهان کە یا ڕەبی خۆی ڕەحم بە موسڵمانانی جیهان کە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایان کە یا ڕەبی خوایان موسڵمانێک لە هەر کوێ جیهانە خوای تووشی ناڕەحەتێک ئەبێ خۆی بەهانایە وەرە ڕزگاری کە لە دەستی زاڵمان یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی لە گوناهی دایک و باوکمان ببورە خۆی لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ڕەبی خۆی دەرەجاتیان مەقامیان عالی کە لای تۆ لای خۆت یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی داوای لێ ئەکەین لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی لە گوناهی ذوڕیەت و وەچەی ئێمە تا ڕۆژی قیامەت ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی باو و باپیرمان ببورە یا ڕەبی خۆیە لە گوناهی خۆشەویستانمان ببورە پەروەردگارە هەر کەس ئێمەی ناسیوە و لەبەر خاتی تۆ ئێمەی خۆشویستوە خۆی لە گوناهی ببورە یا ڕەبی خۆیە هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە هەموو عمریا خۆی لە گوناهی ببورە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی خزم و ئەقریبامان ببورە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت لە گوناهی جەنابی ماوەسە مەلا عوسمان ببورە یا ڕەبی خۆیە هەر ماوەسای خزمەتێکی لێرا کردو خۆی لە گوناهی ببورە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین هەر موسڵمانە لێرە نوێژێکی کردووە لە گوناهی ببورە یا ڕەبی خۆیە هەر موسڵمانێ هاوکار بۆ لە مەشروع خێرەکانمانە تایبەت لەم مزگەوتەیە یا ڕەبی خۆیە لە گوناهیان ببورە یا ڕەبی خۆیە لە گوناهیان ببورە یا ڕەبی خۆیە بەرەکەتی خۆت بەسەر گیرفانی دەوڵەمەندەکانە ببارێنە یا ڕەبی خۆیە ئەو دەوڵەمەندانەی شەو ڕۆژیان خستۆ سەر یەک بۆ کەسابەت و لە پێناوی تۆ ئەیبەخشن یا ڕەبی خۆیە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە یا ڕەبی خۆیە ڕەحم بە هەژار و نەدار و فەقیرەکانمان بکە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە ئەم دوعایانمان قبول کە پەروەردگارە ئەم دوعایانمان قبول کە پەروەردگارە هەموو مردوەکانمان ئێستا چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن گۆڕستانەکان هاواریانە بۆ دوعایەکمان پەروەردگارە ئێمە لەم میحرابەوە هاوار لە تۆ ئەکەین زەلیلی ئەوان و خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خۆی لە گوناهیان ببورە عەزابی قەبریان لەسەر هەڵگرە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە بەخشندەی تۆ زۆر گەورەیە عەبدەکانت هەڵە و کەم و کوڕی و گوناهێکیان کردووە بە هەژاری و بە فەقیری و بە ڕوت و ڕەجاڵی هاتوونەتەوە بەردەستی تۆ یا ڕەبی خۆیە تۆی کەریم هانامان بۆ هێناوی لە هەمویان خۆش بە یا ڕەبی خۆیە ئەو دایک و باوکانەی ئەولادەکانیان دوعای خێریان بۆ ناکەن خۆیە ئێمە لەم منبەرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە دوعایان بۆکەین خۆیە لە گوناهیان ببورە یا ڕەبی خۆیە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لێیان خۆش بە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە ئەم دوعایانەمان قبول کە خۆیە ئەم دوعایانەمان قبول کە خۆیە ئەم دوعایانەمان قبول کە یا ڕەبی خۆیە بە ئەندازی نمەی بارانی ئەم ساڵ صلوات بۆ دیداری پێغەمبەریان ئەنێرین صلی الله عليه وسلم پێ بگەێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من شيء أجبوري خواهي من قبولك